سڵاوی خۆی گەورەتان لێبێ قوتابیانی ئاسیس. لە ڤیدیۆی ئەمجارش دێنە سەر باسکردنی وانەی سێم لە بەشی یەکەم لە بیرکاری پۆلینۆ سادەکردنی بڕڕەجەکان. لەو بابەتەی ئەوەی کە پێویستە سەرەتا بزانین ڕادە لێکچووەکان چییە، ڕادە لێکنەچووەکان چییە. ڕادە لێکچووەکان ئەو ڕادانان کە هەمان ژێڕەجیان هەیە. لۆ نمونە 3 ڕەجی 7 فاریزە 4 ڕەجی 7 تەمەشای ژێڕەگەکانیان ئەەکەین. ئەگەر ژێڕەج یەکسان بوون ئەوە چیە؟ ڕادەی لێکچوون. ئەوە پێی ئەوترێت چە؟ ژێڕەک. ئەو ژمارەی تەنیش ڕێگەکە پێی ئەوترێت چە؟ هاوکۆڵکە. ئێستا هاوکۆڵکەکان جیاواز بن کێشە نیە، ئیشمان تەنها بە ژێڕەگەکانە. ڕادە لێکنەچووەکان ئەو ڕادانن کە ژێڕەجیان چییە؟ جیاوازە. ئێستا بۆ نمونە 3 ڕەجی 5 فاریزە 4 ڕەجی 13. ژێڕەگت چەندە لێرە؟ ژێڕەگت 5 لێرە چەندە؟ 13. ئیشمان بە هاوکۆڵکەکاندا نییە، هاوکۆڵکەکان ئیشمان پێدا نییە، هەرچەندی هەبی تەنها ئیشمان بە ژێڕەگەکەیە. ژێڕەجی جیاوازن کەواتە ڕادەی لێکنەچوون ئەوانە. تێبینی بۆ کۆکردنەوە و لێدەرکردنی بڕڕەجەکان ئەو ڕادانەی کە لێکچوون تەنها هاوکۆڵکەکانیان کۆیان کەم دەکەینەوە. واتە ئەگەر ژێڕەگت یەکسان بوون چ دەکەین؟ هاوکۆڵکەکانیان کۆیان کەم دەکەینەوە. ئاگادار بە ناتوانین ڕادە لێکنەچووەکان کۆیان کەم بکەینەوە. ئەو ڕادانەی کە لێکنەچوون ناتوانین هاوکۆڵکەکانیان کۆیان کەم بکەینەوە. بۆ نمونە دێنە سەر چە؟ 3 ڕەجی 7 کۆ 8 ڕەجی 7. تەمەشای ئەو نمونەیەکە. یەکەم هەنگاو تەمەشای ژێڕەگەکەیکە. ژێڕەگەکە چەندە لێرە؟ 7. ئەی لێرەش 7 کەواتە ڕاستەوخۆ یەکجار بنووسەوە. ئەو جارە کەوانە چی دەکەین؟ ژمارەکان ئەنووسینەوە چ خۆ، نیشانەکانش وەچ خۆ دەدەینەوە. 3 لێرە وەچ خۆت. ئەو جارە کۆ وەچ خۆم دادنێمەوە، 8ەکە وەچ خۆ. 3 کۆ 8 دەکاتە 11 ڕەجی 7. ئەتوانیش بە یەک هەنگاو بکەی ڕاستەوخۆ. ژێڕەگەت یەکسان کەواتە یەکجار ئەنووسمەوە، پێویست ناکە دووجار بنووسمەوە، خۆمە زیاد دەم، ئاسانتر لە کۆڵە خۆ یەکەمەوە. لێرە 3 کۆ 8 دەکاتە چەند؟ 11. بە یەک هەنگاو ئەتوانم بیکەم. ئەو جارە 9 ڕەجی دال کەم 3 ڕەجی دال یەکسانە بە یەک هەنگاو. ژێڕەگەت چنە؟ یەکسانن، ئەوە ڕەجی دال. 9 کەم 3 دەکاتە چەند؟ 6. لەو دوو جۆرە نمونەی پێشتر پرسیارت لەو هاتیتەوە، ئاگادار بە. ئەو جارەی نمونە سالب ڕەجی 3 دال کۆ 6 ڕەجی 2 دال کۆ 10 ڕەجی 3 دال. لێرە تەمەشاکە ئەو ژێڕەگانەی کە وچیەکن. ئێستا لێرە 3 دال 3 دال وچیەکن، یەک و باستم لۆ دروستکردینە. ئەو ڕەجی 2 دالە جیاوازە کردیتمە 3 گۆشە. لێرە سالب 8 ڕەجی 3 دال نووسیتمە وەچ خۆم. ئەوەی کە ژێڕەجی وەچی کە دینمە تەنە شتێک دی. ئێستا لێرە 10 ڕەجی 3 دال ئەویش دینمە چێندەر؟ دینمە ئەی لە ڕاستەوخۆ. ئەوە پێوترێ سیفەتی ئالوگۆڕ. قوتابیانی ئازیز ناوی بڵێ کە جێت لێ گۆڕی بڵێ نیشانەکەی ئەگۆڕم موجبە کەمە سالب نە، ئەوە سیفەتی ئالوگۆڕە. لە پۆلی 7 خینی دەتوانێت یەکەم تەنها ئالوگۆڕت کردیە 10 ڕەجی 3 دال کۆ چ مایتەوە؟ ئەوە بەتەنێ مایتەوە ڕاستەوخۆ فڕەدا ئەخیلی 6 ڕەجی 2 دال. لێرە 1 ڕەجی 3 دالی ئەنووسمەوە چونکە چنە؟ یەکسانن. سالب 8ەکەی وەچ خۆ دانیمەوە کۆ دێکەش وەچ خۆ کۆ 6 ڕەجی 2 دالەکەش وەچ خۆی. زۆربەی قوتابیەکان مشکلیان لەوەی هەیە سالب و موجب. تەمەشاکە قوتابی ئازیز، هەر کاتێک دوو ژمارەت نیشانان جیاواز بوو بڵێ چە؟ ژمارەی گەورە کەم گچکە. ژمارەی گەورە چیە؟ 10. 10 کەم 8 دەکاتە 2. باشە 8 گەورەترە یان 10؟ تەبعاً 10 گەورەترە. نیشانەی دەی چی؟ موجب. ئەوە موجب ڕەجی 3 دال کۆ 6 ڕەجی 2 دال. تێبینی هەندێک جار بۆ ئەوەی ڕادە لێکچووەکان دیاری بکەین پێویستە چ بکەین؟ پێش کۆکردنەوەیان کەمکردن چ بکەین؟ سادەی بکەین. یعنی هەندێک جار ڕادەی لێکچووی تێدا نییە،
دەبی چ بکەی سادە بکەی کە سادەت کرد ئەگەر ژێڕەکان تێکسان بوون هاوکڵکانیان ئەو کات گۆیان کەم ئەکەیەوە تەمەشا 3 ڕەجی 8 کەم ڕەجی 45 قوتابی ئازیز لێرە نابی بڵێ ژێڕەگەم جیاوازن مادەم جیاوازن واسی لێ دەینم ڕاستەوخۆ نە هەتا ئاکرێ ئەتو دەبی چ بکەی ژێڕەکەی سادە بکەی ئێرە چی نیشانەکەت جارانە سێکەی وەش خۆ نووسیەوە جاران ڕەجی 8 دوو ژمارەم دێ جارانیان کەی بکەتە 8 یەک ڕەجی هەبی یەک نەیبی 4 جاران 2 یاخود 2 جاران 4 چارەکە ڕەجی هەیە بەڵام دووکە نیتی 4 جارانی 2 کەم دوو ژمارەم دێ بکەتە 49 یەک ڕەجی هەبی یەک نەیبی تەبعاً 5 جاران 9 یاخود 9 جارانی 5 سێکەوە چخۆ جارانەکەوە چخۆ ڕەجی 4 چەندە 2 ڕاستەوخۆ ئەنووسم ڕەجی 2 چەندە نیتی کە نەیبوو بەڕەگەوە دەنووسیەوە کەم ڕەجی 9 چەندە 3 ڕەجی 5 چەندە نیتی کە نیتی ڕاستەوخۆ بەڕەگەوە دەنووسیەوە 2 جاران 3 دەکاتە 6 ڕەجی 2 کەم 3 ڕەجی 5 ئێستا نەتوانێت ئەو هاوکۆڵکانە کەم بکەوە لەبەر چە چونکە ژێڕەگەت چنە ژێڕەگەت جیاواز دێنە سەر نمونێشکە ڕەجی 3 جاران ڕەجی جاران کەوانە ڕەجی 3 کەم ڕەجی 5 ئەو ڕەجی 3 بە یەکسانی چەند ڕادت لە ناو کەوانەینە جارانی هەمویان دەکەی ڕەجی 3 جاران ڕەجی 3 دەکاتە ڕەجی 9 ڕەجی 9 دەکاتە چەند دەکاتە 3 قوتابی ئازیز ئەگەر دوو ژێڕەجی یەکسان هەبوون ئێستا لۆ نمونە ڕەجی سین جاران ڕەجی سین ڕاستەوخۆ ژێر ناوڕەگەکەی بنووسۆ بەتەنێ ڕەجی سین جاران ڕەجی سین دەکاتە چە ڕاستەوخۆ دەکاتە سین ڕەجی 7 جاران ڕەجی 7 دەکاتە چە ڕاستەوخۆ دەکاتە 7 ڕەجی 10 جاران ڕەجی 10 دەکاتە چەند دەکاتە 10 لەبەر چە ڕەجی 10 جاران ڕەجی 10 دەکاتە ڕەجی 100 ڕەجی 100 دەکاتە چەند دەکاتە 10 ئێستا وەشکو ئەوەی ڕەجی 3 جاران ڕەجی 3 دەکاتە چەند دەکاتە ڕەجی 9 ڕەجی 9 دەکاتە چەند دەکاتە 3 کەم ڕەجی 3 جاران ڕەجی 5 دەکاتە چەند ڕەجی 15 سێکەم ڕەجی 15 لەوەی زیاتر ناتوانانی سادەی بکەی کەواتە ئەتوانی چ بکەی ئاوا لەیگەڕێ دێنەوە سەر هەندێک پرسیاری نیشتیمانی ئێستا لۆ نمونە 9 ڕەجی 5 کۆ ڕەجی 5 ڕەجی ڕێژێڕەکە تێکسانن کەواتە یەک جارە نووسیەوە 9 زائیدەن 1 ئەگەر هیچی لێرە نەبوو تەنیشڕەکەی واتە یەکە 9 زائیدەن 1 دەکاتە 10 کەواتە ئەی وەڵامی دروستە بە هەمان شێوە ئەوە ڕەجی 6 جارانی ناو کەوانەکەی جارێک جارانی 2 جارێک جارانیشی 7ەکەی ڕەجی 6 جاران ڕەجی 2 نەچی بنووسی ڕەجی 12 ئەگادار بە 2 کەم ڕەجی 7 ئێستا ئەوە چییە ئەو دووە ژمارەیە ئێرەکەمە ئەو ژمارەی جارانی چێرەکرێت جارانی پێش ڕێگەکە یەکری جارانی هاوکۆڵکەکەی ئەبیتە چە 2 ڕەجی 6 کەم ڕەجی 6 جاران ڕەجی 7 ئەبیتە ڕەجی 6 جاران 7 دەکاتە 42 کەواتە وەڵامی دی ڕاستە پرسیاری پێنجەم ژێڕەکە تێکسان کەواتە یەک جار ژێڕەکەی ئەنووسیەوە 5 کەم 1 دەکاتە 4 پرسیاری شەشەم ڕەجی 6 لەسەر ڕەجی 5 قوتابی ئازیز ئەوە پێوتێت ڕێژەیکردنی ژێرە هەر کاتێک لە ژێر کرد ڕەگت دیت نابی ڕێگەکەی بێڵی دەبی چ بکەی ئەو ڕێگەی لادەی کو لە ئەدەی ڕاستەوخۆ جاران کەرتەشی زیادەکەی جاران کەرتەکە لە ژێر کەرتەکەی ڕەجی چەند هەیە لەسەری خوارەی کەرتەکەی هەندی ئەنووسی ژێڕەکەکە چەندە لە ژێر کەرتەکەی چ هەیە ڕەجی 5 تێوانە کەواتە ڕەجی 5 لێرە و لێرە زیادەکەی ئێستا ئەگەر ژمارەێک لێرە بە نابی لەسەر خوارەی کەرتەکەی زیادکەی تەنها ڕێگەکەی دەبی زیادکەی تەنها ئیشت بە ڕێگەکەیە ڕەجی 6 جاران ڕەجی 5 دەکاتە ڕەجی 30 لەسەر ڕەجی 5 جاران ڕەجی 5 بەس دەکاتە 25 لەبەرچی چونکە ڕەجی 5 جاران 5 دەکاتە 25 ڕەجی 25 دەکاتە 5 بە هیوای سوود بینین